دارێکی کە بگەڕێتەوە بۆ ئەم شارە بۆی بتوانێت لە خزمەتگوزاری کارەبا و هاوکاری بۆ مۆلیدەکان بە نرخێکی زۆر کەم بدرێت پیان بۆی بتوانن هاوڵاتیان ئەو پارەیە بدرێت. بەڵام من جارێکی کە بە پارتی و یەکێتی دەڵێم ئێوە چەندین ساڵە چیتان کرد بۆم شارە، خەدەماتتان چی بوو بەم شارە، تەنها ئەوە ئەم هەموو خەڵتەکەتان ئەم هەموو هەژارەتان گەڕانەوە بۆ ئەم شارە بڕێتاندایە ئەو گەڕەکانە بێ خزمەتگوزاریە، بێ تەخلیقە، بێ ئیشوکارە، ئەو خەڵکەتان هێنا هەژار و فەقیرتان کرد بە خۆشتان وەک چۆنەڵێ لێی دەرچوون و ڕاتان کرد و شارتان بەجێهێشت و ئەم خەڵکەتان بێ داوەتە دەستی قودرەتی قادرەوە. لەبەرەوە من دەڵێم لە سەند گوناحەکە بۆ ئێوە دەگەڕێتەوە. هەر کێشەیەک لەم شارەدا بە تایبەتی لە گەڕەکە کوردەکان نابێ ئێوە بەرپرسیانت دێ، ئێوە بەرپرسان دێ، ئێوە بەرپرسیارن لەوەی کە ئەم شارە هەژار بێ، ئێوە بەرپرسیارن لەوەی کە ئەم شارە بێکارەبا بێ. نەتانتوانی بۆ ماوەی 14 ساڵ کارەبای ئەم شارە جێبەجێ بکەن. جا لەبەرەوە من جارێکی کە بە خەڵکی شار دەڵێم، بە خەڵکی کەرکووک دەڵێم هەوڵ بدەین بە هەمومان دەست بکەین بە چارەسەری کێشەکان و کێشە بڵێ بڵێ کێشەکان ئەویش ئەوەیە هەوڵ بدەین لەگەڵ بەگشتی هەوڵ بدەین لەگەڵ بە تایبەتی ئەو کاندیدە تازانەی کە ئینشاءالله لە پاشە ڕۆژدا دەستنە پەرلەمان کاندیدی خەڵک بن، ئەندام پەرلەمانی خەڵک بن، بگەڕێنەوە ناو کۆمەڵ و کێشە و ئازارەکانی خەڵک حەلکەن. من کێشە و ئازاری ئەم شارە ئەتوانێ بە بەساطەت حەلکرێ، ئەویش هەوڵدان ئەوەیە ڕێژەی بێکاری نەمێنێ، لەم ڕێژەی بێکاری کەم کرێتەوە، هەروەها نسبەتی پارەیەکی دان دێ بۆ پترۆدۆلار بۆی داعمی اقتصادی ئەم شارە بکە، بە تایبەتی داعمی کارەبا سپۆنسەرە بێ بۆ ئەو ساحب مۆلیدانی بۆ ئەوی نرخی گاز زۆر کەم بێ، کە نرخی گازیش کەم بوو مانای ئەوەیە نرخی سعری مۆلیدەیش کەمە بێ. و ئینشاءالله من داوا لە خەڵکی کەرکووک دەکەم ئەم جارە هەمومان پێکەوە بتوانین چارەسەری کێشەکان بکەین، ئەویش بە هاوکاری لەگەڵ کاندیدەکان و بە تایبەتی ئەو کاندیدانەی زیاتر لە هۆڵی خەڵک و جەماوەری خاڵی شاری کەرکووکدان. و زۆر سوپاستان دەکەم. دەست ڕۆژ دەماوەسا زۆر سپاس دەکەین هەموو دەستی بەرن. زۆر سپاس بۆ بەڕێز کاکلیوا، سپاسی ئامادەبوونی جەنابیان و مامۆستا میقداد و کاک شێخ عەبدوڕەحمانەکەین دووبارە کە حوزوریان هەبووە لە کۆی زیاتر لە 200 کاندید کە بەڕاستی ئەمە بووە هۆی نیگەرانی ئێمە و هاوڵاتیان کە ئێمە بانگێشتی کاندیدەکانمان کرد لێرە گفتوگۆیە بکەین، لێرە حیوارێ بکەین، لێرە بەڵێنێکیان لێوەرگرین، لێرە بەرنامەیەکیان لێوەرگرین، بزانین پلانیان چییە بۆ کارەبا، پلانیان چییە بۆ مۆلیدا، پلانیان چییە بۆ خزمەتگوزاری. بەڵام دووبارە بەداخەوە نەیانتوانی ئامادە بن بۆ سەعاتێک گوێ لە هاوڵاتیان بگرن، بێن لە خەمی هاوڵاتیاندا بن. ئێستاش بەڕێز مامۆستا میقداد فەیزوڵڵا بە هەمان شێوە کاندید لە کەرکووک با جەنابیان بفەرموون بۆ پێشکەشکردنی وتەکەیان. ئەتوانی ئاها ئەتوانی بەدەست شێوە بێت دەست نزیک بێ باشترە سەوتەکە. سەڵاتان لێبێ. کێشێکی دەستخۆشیەکەم لە ئەو برا خوشکە بەڕێزانەیەکەوە ئەم کاریان ئامادە کردووە گروپی شەقام جێی دەستخۆشیە، جێی شانازیە. ئێمە لە کەرکووک گروپێکی ئاوا چالاکمان هەیە
کە دەتوانن کۆڕ و کۆبوونەوە بکەن لەگەڵ خەڵکا بن لەگەڵ مافی خەڵکا بن کەسانە بن کە ستەم لە خەڵکی کەرکووک دەکات بە شێوەیەکی دیموکراسیانە میکانیزمی دیموکراسی دەگرنە بەرز و جادە ئەگرن بۆەوەی کەوە داوای مافی ڕەوای خەڵک بکەن دژی ستەمی ئیداری گەیشان نازین بۆ ئێمە. هیوادارم سەرکەوتوی بن لە کارەکانتانە و بەڵێن دەدەم هەمیشە لەگەڵتان بین و لەگەڵشتان بووینە. ئێمە ئەمڕۆ کۆبووینەوە بە ئەرکی سەرشانی خۆمانزانی تەنها لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەنگبرد نەکردنەوە کە لەوێژ وتمان